راپۆرتە بنکۆڵکاری و بەدواداچوونەکانی پەیام لە کەرتی سوتەمەنی لە هەرێمی کوردستان بەردەوامە و لەم راپۆرتەدا مەترسیەکانی بەنزین و خراپی کوالیتیەکەی ئاشکرا دەکەین. بە پێی زانیاریەکانی پەیام حکومەتی ناوەندی بەهۆی قورسی قۆناغەکانی گۆڕینی مادەی نەفتا بۆ بەنزین و سوتەمەنیەکانی دیکە ئەو مادە خامە سروشتی ڕادەستی کۆمپانیای بەناوی شوعاعی سەر بە کۆمپانیای قەیوان دەکات تا ئەوەی بە شێوەیەکی بازرگانی ڕەوانەی وڵاتانی دراوسی بکەن. بە وتەی پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی عێراق کۆمپانیا کوردیەکە بەبێ ئاگای حکومەتی عێراق ئەو نەفتایە بە تێکەڵکردنی لەگەڵ مادە چاکەرەوەکان لە نێو هەرێمی کوردستان ساغ دەکاتەوە. لە هەرێمی کوردستان جیاوازە ئەم مادە پێوترێ مادەی نەفتا لە پاڵاوگەکانی عێراق و لە چەند شوێنەکە دەستەکەوێت. عێراق نایەوێت ئەمە ناو بازاڕە سەرف بکرێت چونکە مادەیەکی ژەهراویە، مادەیەکە ئەبێ بە شێوەیەکی علمی تەعاملی لەگەڵا بکەی اینجا تەحویلی بکەی بۆ بنزین و بۆ سوتەمەنی ئەوانە لەبەرەوە خۆی نایە ئەمە بکە دێ ئیدا بە کۆمپانیایەک سۆمۆ بە عەقد ئیدا بە کۆمپانیایەک ئەڵێتە کۆمپانیاکە ئەم مادە ببە دەرەوە بۆم. بەڵام ئەم کۆمپانیا کە ناوی شوعاع تاقەیە کۆمپانیاکە نزیکە لە قەیوانەوە یان بەشێکە لە قەیوان بەڕاستی ئەم کۆمپانیا هاتووە تقریبا 32,000 تەن نەفتای وەرگرتووە لە ئەم ساڵە لە شەریکەی سۆمۆ. هیچ ئەمە مەلەفێکی گەندەڵی قورسی لەسرە چکە پارەکەی و سعرەکەی و ئەوانە بە ئەرزان دراوە و پارە نەخەوێنەوە ئەوە عێراق و چاودێری دارایی ئیشی خۆی کاکە. مەلەفە گەورەکەی بۆ ئێمەی هاوڵاتی کوردستان و بۆ ئەوەی کە پەرلەمانتارەکانمان لە کوردستان و لە عێراق بچن بە دوواداچوونی بکەن ئەوەیە ئەم مادە ناڕواتە دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستان لە ساحە نایاسایەکانی سلێمانی و هەولێر تێکەڵ بە مادەیەکە کرێ پێوترێ مادەی چاکەرەوە. ئەمە ئۆکتانەمبەری کەمە هەفتا ئەمانەیە دێن بۆ مادە چاکەرەوە بەرزی ئەکەنەوە بۆ 89 بۆی بەکو بنزین بیفرۆشن. بە پێی زانیاریەکانی پەیام تەواوی ئەو سوتەمەنیانەی لە نەفتا و مادە چاکەرەوەکان دروست دەکرێن هۆکاری نەخۆشیە درێژخایەنەکان و بە تایبەتی شێرپەنجەن. بە پێی ئامارێکی فەرمی لە نەخۆشخانەی هیوای شاری سلێمانی 2026 کەس لە 9 مانگی سەرەتای ئەم ساڵ تووشی نەخۆشی شێرپەنجە بوون و لە 8 ئەو ڕێژەیەش لە منداڵانن کە تێکڕا دەکاتە 15 تووشبووی نوێ بۆ هەر ڕۆژێک. کرانەوەیە کە هیچ ڕقابەیەکی ژینگەی لەسەر نەبوو. ئەمە وای کرد کە معاملەیەکی زۆر بەبێ ڕەچاوکردنی ڕێنمایە ژینگەیەکان ڕێژەیەکی زۆر لە ئۆتۆمبیل تەنانەت بەنزین و ینی بێ ڕەچاوکردنی ڕێنمایە ژینگەکان ڕێژەیەکی زۆر لە پیسکەرە ژینگەیەکان هاتنە وڵاتەوە. باش هەرچەند ئێستا ڕێژەی معاملوشتەکانمان کەمە بەڵام ئەوەی زیاتر بووەتە هۆی پیسکردنی هەوای هەرێمی کوردستان زۆربوونی ژمارە ئۆتۆمبیلەکانە لەگەڵ ئەوەشە هاتنە ناوەی ئەو بنزینە بێ کوالیتیەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە. گەورەترین کێشە لە سوتانی بنزینە دەرکردنی هەندێک گەردیلەی وردە کە هێتە ناو ژینگەوە هێتە ناو هەواوە کە تیرەکەیان لە 2.5 ماکرۆن کەمترە. ئەمە زۆر بە ئاسانی تەنانەت بە فیلتر بە ماسکەکان ناچێتە ناو هەناسە و زۆر بە ئاسانی دەچێت ناو سووڕی خوێنەوە. ئەمە جوات دەکات چڕی خوێن بەرز بێتەوە کە چڕی خوێن بەرز بووەوە هۆکە دەبێتە هۆی توشبوون بە جەڵتەوە هەتا تەنانەت توشبوون بە نەخۆشیە عەسەبیەکانەوە. خراپی و بێکوالیتی بنزین لە کاتێکدایە حکومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی نرخی بنزین ناکات و کۆمپانیاکانیش بەهۆی پاڵپشتیکردنیان لەلایەن کەسە دەستڕۆیشتوەکانی نێو حیزب و حکومەت ئامادەنین بە کوالیتیەکی باش بنزین بۆ بەکاربەرانیان لە ناوخۆ هاوردا یاخود بپاڵێون. ئەمە لە کاتێکدایە حکومەتی ناوەندی ڕۆژانە 900,000 بەرمیل دەپاڵێوێت و بە نرخێکی گونجاو و کوالیتیەکی بەرز لە بازاردا ساخی دەکاتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.